زۆر بەڕێزن لە ڕووی کللتورەوە سیرکە کاتێک بەڕێگاوی مەمنوعە ئەوەنە 50,000 کەوتووە. السلام عليكم برو. وعليكم السلام. كمال باشي. توني باشي حوالط. تو خەڵکی کرمانجی شارێک ئیتر ئەمەش کورد لە یابان. عەزیزان دووبارە سڵاوتان لێبێ. ئەم جارە گەشتێکی تایبەتمان بەدەستەوەیە لە شاری گوانجۆوە بەرەو شاری تۆکیۆ. گەشتەکەمان بۆ وڵاتی یابانە 5 ڕۆژ. ئەم جارە وڵاتی چین نییە بەڵکو وڵاتی یابانە، بەڵام گەشتەکە لە وڵاتی چینەوە ئەنجام دەدەین و ئێمە لە گەشتەکەمانە لەم هۆتێلە ماوینێتەوە لەبەرەوەی کە من لە شاری شەنزنەوە هاتوومە ئێستا لە شاری گوانجۆ گەشتەکەمانەیە. مەتاڕەکە لە نزیک خۆمانەوە تقریبان 10 دقەیەک بە سیارە دوورە، بۆیە هاتیم لەم هۆتێلە ماینەوە. شەشی بەیانی دەرچوونمان هەیە لەبەرەوە بۆی کە دوانەکەوین ئێرە باشترین حەل بوو و ئێستا چین بەرەو مەتاڕ و دابڕۆین بزانین گەشتەکە بە شێوازێکە. جا ئەو ئێستا ئێمە هەر لەم هۆتێلی کە لێی ماوینێتەوە لەم شێوازە بە پاسی VIPمان بن بۆ گەشتانە و ڕابڕین. 4:30 بەیانیە ئێستا جانتاوشتمان تەسلیم کردووە. جا ئەمە مەتاری گوانجۆیە. گەشتەکە ئێمە بە شێوازێک بوو لەبەرەوەی من هەڵگری پاسپۆرتی عێراقیمەوە برادرەشم لەگەڵ فەڵەستینی عین دوو دانەیەک لە یەک خراپتر، دوو پاسپۆرتی زۆر خراپ بۆ ئاستی ڤیزەجا. عادەتەن لە وڵاتی چین یەکی دا کە ئەمڕۆ بۆ نمونە ئەمڕۆ 5/10/2025 یەکی دا تا 8 عوتڵەیە لێرە. جا لەبەرەوەی ئێمە 15 شتەکانمان تەقدیمی ئەیجنسیە کرد لەبەرەوەی کاتێک تۆچی بۆ وڵاتی یابان ئەبێ شتەکان لە ڕێگەی ئەیجنسیەوە تەقدیمکەی نەک لە ڕێگەی خۆتەوە. لەبەرەوە ئێستا شتەکانیان چەکردەوە بوو بە 19 مانگ. 19 مانگ پاسپۆرت و دۆکومنتەکانمان تەقدیمی سەفارەتی یابان کرا لە شاری گوانجۆ. ئیتر بە نزیکی دەڕۆژێک بە دەڕۆژێک شتەکان لەخوا بە زیابێ الحەمد لە شتەکان تەقدیم کرا و ڤیزەکەمان لە 20 مانگا بۆ هاتەوە. بەڵام لەبەرەوەی وە گوتم هەڵگری پاسپۆرتی عێراقین زۆر بە قوت نییە، یعنی ترسم هەبوو کە خوا نەخواستە ڕەفز بێتەوە، لەبەرەوە یعنی تەکتۆشتم نەبڕی بوو. بۆیە من لە شاری شەنجن ئەژین دایرێکت هەیە ڕاستەوخۆ بۆ تۆکیۆ، بەڵام بەهۆی عوتڵە و بەهۆی ئەوەی کە درەنگ تەکتمان بڕی زۆر گرانەوەستا. لەبەرەوە هاتین لە شاری گوانجۆ لێرە کە نزیکی سەعاتێک لێمانەوە دوورە. لێرە تکتەکەمان بڕیوە و ئەمە فڕۆکخانەی گوانجۆیە. ئەو کەسانی هاتبوون بۆ تیجارەت بۆ وڵاتی چین هاتنە 100% هاتوونەتە ئەم شارە. ئیتر بەم شێوازە گەشتەکەمان لێرە دەست پێکە و تەنها جانتای شانەکەم پێماوە. ئەڕۆین با بزانین گەشتەکەمان بە شێوازێکە، بزانین ئایا وڵاتی یابان هاوشێ وڵاتی چینە کە ئێمە لای ئێمە هەموویان چاوچووکن، یعنی هەموویان بە یەک چاوە بینین، بەڵام لە ئەسڵاوانیە مێژویان جیاوازە، زۆر شتیان جیاوازە. حتمما ئەوانیش بۆ نمونە چینیەکان عێراق و ئێران وەکو یەک بینین کە ببینن چەندێک جیاوازیان هەیە. با بڕۆین بزانین وڵاتی چین خۆشران یابان. لەم ڤڵۆگەیەوە خۆتان لە دوای ڤڵۆگەکانتوان شایەت بن و قەراری خۆتان بدەن بزانین کەم دوو وڵاتە کامیان خۆشترە و کامیان جیاوازتر و تایبەتترە. ئەمەی کە ئەیبینی ئەمە مەتاری گوانجۆیە یەک لای، یعنی بەشێکی زۆر بچووکێتی ببینە. ئێمەش لە سلێمانی بە مانگێکۆنە تارە ڕوومان تێ ناکەم. ئیتر یعنی مەسەلە وەش نییە بڵێ وەڵا ئێمە دوژمنمان زۆرە و باوەڕ ناکەم لە هەمووی مێژووی ئێمەیە کە مێژوومان زۆر کۆنەوە گومانیتیانە، بەڵام بەقەدەر وڵاتی چین دوژمنمان هەبوو بێ و داگیرکاری تیا و بێ وڵاتەکەمان دەچاو گەورەی ئەم وڵاتەیە پڕ بۆ لە داگیرکار. بۆ منم یابانێک ئێسامە بۆی ڕووین، یعنی هەر چینی وێران کردبوو، کاولی کردبوو لە ڕابردووە بۆ بچووکەی خۆیەوە. لەبەرەوە وڵاتی چین دوژمنی زۆر بوو، بەڵام بە شێوازێکی عەقڵانە توانیوەتی زاڵ بێ بەسەر و دوژمنانەیە تەنها لە ڕێگەی ئابووریەوە. دوای گەشتێکی تقریبەن 3-4 ساعاتی نازانم بەزە بە چنێک بوو لەبەرەوەی خەوێکی باشم کرد لە ناو تیارەکەیە و ئێستا گەشتینە شاری ئۆساکە. جا ئۆساکە یعنی مەتاڕەکەی هەر ئەکەوێتە فڕۆکخانەکەی ئەکەوێتە سەر ئاو بەحر، هەر لەبەرەوەی وڵاتی چین وڵاتی یابان هەردەم بە چین ڕاهاتووە. وڵاتی یابان زیاتر بە یعنی لەبەرەوەی دوورگەیە مەسافەی زۆریان نییە، لەبەرەوە عادەتەن هەنێ جار ئەو شوێنانەی کە دروستیەکەن هەر لەسەر بەحرەکە دروستیەکەن و هاتوونەتە شاری ئۆساکە. جا ئێستا ڕووین بزانین جیاوازی یابان و چین چییە. و چین
با بڕۆین جارێ جانتاکەمان وەرگرینەوە و تا ئێستا ڕاستی جیاوازێک نابینم لەبەرەوەی هەردوو وڵاتێک لە نزیک یەکەن کللتوریان تقریبا نزیکە لەیەکەوە زۆر فەرقیان هەیە بەڵام لە چاو کەسێکی وەکو ئێمەیە فەرقەکە جارێ هیچ وا دەرناکەوێت با بڕۆین ناوەوە بزانین چی تایە ئەمەش ببینە شێوەی فڕۆکخانەکە چۆنە یعنی ڕێک لەسەر ئاو دروستکراوە لەبەرەوەی ئۆساکا شاری ئۆساکا بۆ نمونە لە ناوچەی ئێمە نزیکترەکەوێتە بەشی خوارەوەی یابان لەبەرەوەی ئێمە سەرەتا تەکتی ئێرەمان بڕیوە دواتر ئەچین بۆ تۆکیۆ با بڕۆین ئەو ئێستا هاتوونەتە بەشی کۆکردنەوەی جانتا لە فڕۆکخانەی ئۆساکا جا ئەوەی کە من لێرە تێبینیم کرد خەڵکێکی زۆر هاتۆ پێشەکی بەڵام لێرە ئەوەی کەیبینی یعنی ئەم جۆرە ستیکەرەیان لێداوە لە پاسپۆرتەکە شکڵەکەی بەم شێوازەوە QR کۆدێکی لەسرە نامێنە دەرچێ دای الحاصل ئاوایە کەیبینی یعنی هیچ ستامپێک هیچ مۆرێک لێ نادەن تر دیارە سیستەم و قانونیان جیاوازە بەڵام تۆزێ لە کۆڵنەوەشتیان کرد لە بەرەوەی کە بۆ چ هۆتێلەگە ڕۆی بۆ چ شوێنەگە ڕۆی عادەتەن لە هەموو وڵاتێکە ئەوە هەیە ئیترە بێتەوە کە هاتیتە هەر وڵاتێک پێشتر هۆتێلت حجز کرد بێ و ڕقم و ناونیشان و مشتێکی بزانی بۆی کە داخڵی مەتاڕانە بی عادەتەن لەوانەی ئینتەرنێت یان خاو بەیان نەبێ بۆی باشتر وای لای خۆ دۆشتانە سەیڤ بکەی و تکتی گەڕانەوەش دەبێت لات بێ و بۆ نمونە ئێستام لە وڵاتی چین ئەژیم ئیقامەی خوێندنەکەم پیشاندان یعنی بێ ئەو وڵاتی کە بوویە گەڕیتەوە بەڵگێکی تەواو نیشانی بەشی ئیمیگریشنەکە بدێ بەشی ئیمیگریشن ئێستا لە ئۆساکاین چاوەڕێی تیارەکەمانین کە تقریبا ساعاتێکی ماوە بۆی کە بەرەو تۆکیۆ بڕۆین ترانزیتەکەمان لێرەوە بوو لە ئۆساکا تقریبا 4 ساعاتێک ترانزیتمان هەبوو لەبەرەوەی کە تێکت نەمابوو بەهۆی سەری ساڵی بەهۆی یعنی عوتڵەی پشووی ڕۆژی نیشتمانی چینەوە ئێمە زۆر درەنگ تکتمان بڕی لەبەرەوە خەڵکێکی زۆر لە چینەوە هاتوو وێرە بۆیە بە دووسێ ترانزیت ڕاستی تکتمان دەستکەوت جاوێسە چاوەڕێین بۆی کە تیارەکەمان بڕوا بەرە و فڕۆکەکەمان بڕوا بەرە و تۆکیۆ و لێرە مێ شتێک بە ئێوە بڵێم بۆ نمونە کاتێک تۆ داخلی وڵاتی یابانە بێت توانی لێرە لە ڕێگەی ئەپلیکیشنی trip.com-ەوە سیمکارتی ئیسیم بکڕی یعنی لێرە هەر بۆ نمونە ئەمە ئەپلیکیشنی trip.com-ە چی یەکەی تۆ بۆ نمونە ئەچیتە ئەتراکشن ئان تووەر لێرە بەم شێوازە ئەتراکشن ئان تووەرەکەیتەوە و دوای ئێوە چیمان هەیە دوای ئێوە بۆ نمونە سێرچ بۆ ئۆساکاکەین یان نەرە و شاری کە بۆیە ڕووی لێرە ئۆپشنێکی تیا هەیە باشە ئۆپشنێکی تیا هەیە بۆ نمونە بەم شێوازە بیکەنە سەر شاشەی مۆبایلەکە لێرە بۆ نمونە چیمان هەیە ماست هاڤ لە بەشی ماست هاڤە لە ناو ئەپلیکیشنی trip.com تۆ توانی ئیسیم بکڕی کە ئیسیمت کڕی ئەگەر مۆبایلەکەت ئاسایی ئیسیمی هەبێ بە سعرێکی زۆر هەرزان یعنی بۆ نمونە ئێستا من بە تقریبا سعری 10,000 خۆمان 15 یەکام کڕیوە بۆ 5 ڕۆژ توانم بەکاری بێنم بەڵام ئەگەر لە دەرەوە بم کڕایە یعنی ئێستان بە $10 کڕیمە ئەبوو لە $50-60 بەلای کەمەوە پێی بدەم و لە میتیشی کەمتر بوو گێگاشی کەمتر بوو لەبەر تۆ توانی لە ڕێگەی ئەپلیکیشنی trip.com-ەوە ئەو ئۆپشنە بەکاربێنی و ئینتەرنێت بەکاربێنی ڕاستەوخۆ لە ناو فڕۆکەخانە کە گەشتە وڵاتی یابان یاخود هەر وڵاتێکتر زۆر شت لێرە توانی بەکاربێنی و ڕەبتی حسابانکیەکانی خۆتێکی و کڕینی شتەکان زۆر ئاسانە لێرەوە هەم هۆتێل هەم سیمکارت هەم بەشی تکتی قیتار و ئەمانە ئەتوانی trip.com بەکاربێنی و گەشتێکی هەرزانتر و سەلامەتر ئەنجام بدەیت و چاوەڕین لە فڕۆکخانەی ئۆساکاوە بڕۆین بەرەو تۆکیۆ ساعات و نیوەکمان هەیە بۆی کە لە ئۆساکاوە بەم فڕۆکەیە بڕۆین بۆ تۆکیۆ جا با بڕۆین بزانین جەوێکی زۆر خۆشیە لەبەرەوەی مەتارەکە سەر بەحرە
يعني چواردە ورمان هەر هەمووی ئاوە لەبەرەوەی هەر مەتارەکە لەسەر ئاو دروست کراوە ئیتر ئەمەش فڕۆکەکەی بەم شێوازە ئەوە ئێستا گەشتینە تۆکیۆ ئاریگاتۆ 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 جا ئەو دێڕێیان زۆر خۆش یعنی هەر بڵێ ئاریگاتۆ یعنی ئەڵێ وشەیەکی سەحریە یەکسەر یەک ڕستە بە دوایە دێ میلەتێکی زۆر بەڕێزن لەو ڕۆوە ئاریگاتۆ یعنی سپاس ئیتر من هەموو جارێر کە نزیکە بۆ لیان ئەڵێم ئاریگاتۆ یەکسەر یەک ڕستاڵێن بە دوایە ئەوە گەشتینە تۆکیۆ با بڕۆین ئەمە لێرە لە یابان بۆ منە دۆلارە گۆڕینەوە جا لەبەرەوەی عەلیپەی ئێمە ئیش ناکە لەبەرەوەی ئێمە خەڵکی بێگانین I want one more 100 more yes same جا پارەکانیان زۆر جوانە یعنی لێرە بە پیشاندانم بە شێوازێکە ئۆکەی سیم ئەمە ناوی خۆمان وەرەگرێ باشە لێرە فلایت نمبەرەکەمان فلایت نمبەرەکەمان چەند جا پارەکەیان زۆر جوانە بەجددی سەیریکە ئەمە ڕسمی پرۆفیسۆرێکە لە سەری باشە پرۆفیسۆرێکە لە یابان پرسیارم کردوتمەوە کێیە ئەمە هەزاریە ئەمە دەهەزاریە من نازانم بزەبت کێیە و دوێەوە پارەی کۆینە بەس بەخوا من سێنم زۆر پێ پێشکەوتوترە لە بابەتی پارەدانە ئاوای بەم شێوازە ئۆکەی ئاریگاتۆ ئەمەش 10,000 14,000 ئۆکەی ئۆکەی ئاریگاتۆ ئاریگاتۆ ئیترەوە بەم شێوازە پارەکەمان وەرگرت و ئەڕۆین دوێنێ شەو دوای ئەوەی کە گەشتینە ئێرە زۆر درەنگ بوو 11 شەو بوو جا ئەو هۆتێلەی کە هەبوو تەنها ئەم دوو ژوورە هەبوو و ئەم بەیانەیە ئێرەشمان نەما یعنی ویستمان تازەی کێنەوە بەڵام نەبوو بەستر هۆتەلەکە چۆنە دوو قاتە تقریبەن وەکو هۆستڵێک وایە یعنی هۆستڵ نییە بەڵام شتەکانی شەیرە دوو قاتە ئەچیتە سەرەوە و ئێرە چەند ژوورێکە ئەم شێوازەمە لێرە نەخشەی یابانیان داناوە شاری تۆکیۆ و لێرە شەیرت کیچن و ئەمانەی هەیە جا چیەکی لێرە بۆ نمونە کتێبخانە و شوێنی ئیش و هەموو شتێکی تایە ئەوە تەنانەت مەتبەخیشی تایە ئەم شێوازە توانی لێرە خۆت نانی بەیانی حازرکەی morning already afternoon before noon ئیترە ڕۆیم بزانین هۆتێلی دوای ئەومان کوێیە بەس شوێنەکە خۆشە جا بۆ نمونە ئێستامە ڤیوی ژوورەکەی هەر لێرە ڕێک لەسەر کۆڵانەکەی ببینن کرێرەوە لێرەوە بەم شێوازاکرێتەوە ئەمە ڤیوی کۆڵانەکانی یابانە ئاوایە شوێنێکی خۆش و تایبەتە بێدەنگە بێدەنگ یعنی ناوچەیەکی زۆر بێدەنگە بەڵامی تر کۆڵانەکانی زۆر سەیر و سەمەرەیە یعنی بە مناڵی بە پلەیەک یاری جاکشانمان کردووە ڕێک هەماشکڵە هەچەند جاکیچان خۆی خەڵکی هۆنگ کۆنگە بەستر کۆڵانەکانی یابان هاوشەوەی ئەو یاریەیە ئیتر بە وردە وردە ڕۆینە دەرەوە بزانین تۆکیۆ چی تایە جا لێرە لەم ژوورەیە بۆ من لەم هۆتێلەیە ئەم دەفتەرە بچووکەی لێیە باشە هەر کەسێک بێتە ئێراگەر حەزی لێ بێتوانێت تێبینی خۆی و یادگاری خۆی لەم دەفتەرە بچووکەیە جێبهێڵێ هەمیش لێرە نووسین پێم وابێ وەکو تاکە کوردێک هاتوون کە لەم هۆتێلەیە بمێنمەوە باوەڕ ناکەم هیچ کوردێکی تر هاتبێتتر ئەگەر هاتبێش نازانم چەند کوردێکی زۆر لێرە ئاژی ئیتر لێرە کۆمەڵشتم نووسی و یادگاری و ئیتر یادگاری زۆری تایە بۆ نمونە بە سیر گشتی زۆر جوانی تایە ئەگەر ببینی ئەمە لێرە زۆر جوانە و شتێکی تر بۆ نمونە زۆربەی بە چینی بە یابانی بە ئینگلیزیە باشەی تر تایەتی لە هەموو وڵاتەکانەوە لە زۆربەی وڵاتەکانەوە کە هاتوون و شتێکی تری جوانی تایە بۆ نمونە سیرکە چەند بە جوانی ئەو وێنە شتیان کێشاوە لێرە یادگاری خۆیان جێشت و ئەمە ئەیکێنەوە جێی خۆی جامە کۆڵانەکانی تۆکیۆیە
کۆڵانەکانی زۆر جوان و خۆشن یعنی ببینە چەند پاک خاوێنە. هەلو بیلال from Palestine. Good morning. Good morning. جا ببینە یعنی تایبەتە پاک و خاوێن زۆر پاک و خاوێنە. ئەمە جادە و ڕێگاوبانەکانیەتی بەم شێوازێ. تر دیمەنێکی زۆر دڵکراوەی هەیە ینی کون بە کون و جادە بە جادەی قیرە بەپێی ئەوەی کە ئەمە شاری گەورەیە حتانە بێ وابێ 35 نزیکی 40 ملیۆن کەسی تیا تا ئەچین بۆ میترۆ بۆ سەبۆیەکە سەی زۆر بەڕێزن یعنی سەریکە هەر سەر ئاوا دائەنەوێنن بۆ سایق بێ بۆ خەڵک بێ بۆ خەڵکی ئاسایی بێ کللتورێکی جوانیان هەیە. سەیری ئەمەکە بۆ نمونە چەند بەڕێزەوە ئەو کەسە بەڕێەکە سەیریکە یعنی زۆر بەڕێزن لە ڕووی کللتورەوە سەیریکە زۆر ڕێز لە یەکترەگرن زۆر بەڕێزەوە یەکتر بەڕێەکەنەوە لە شوێنی تر بۆ نمونە کە تۆ ئەچی سیارێک ڕاگری کابرایە یەک دنیا قسەت پێڵێ یعنی هیچ ڕێز و احترامیتیانە بەڵام ئەمە وڵاتی یابانە بەم شێوازە ڕێز لە شۆفێرەکانەگرن کە لە گەراجێک ڕایەگرن. ئیتر گەشتەکەی ئێمەش ئەمڕۆ دەست پێ کاتوانە بڵێم لە بەرەوەی دوێنێ شەو زۆر هیلاک بووین ترانزیتمان زۆر بوو لە وڵاتی چین ترانزیتێکمان هەبوو لە وڵاتی یابانیش ترانزیتێک ترمان هەبوو یعنی تقریبا دوێنێ هەر بە ڕێگاوە بووین. ئیتر سوکانیشان لای ڕاستەوەیە لەوانێ زۆر کەسەوە بزانێ بە سیارەکانیان بەشێکی زۆری سیارەکانیان سیارەی بچووک بەکارێنن یعنی سەیری و سیارانەکە سیارانە بەکارێنن زۆر بچووکە تر ئەبێ بەهۆی قەرەباڵغیەوە بێ و شێوازی سیارانە بەکارێنیان و ئەم جۆرە گەراجانیان هەیە. تر مەنبەعی توێتاشەوە هیچ لەبەرەوەی هەر وڵاتەکە خۆی وڵاتی توێتایە لەبەرەوە هەرەبێ حتمەن توێتە لە جادە و کۆڵانەکانیان زۆرترین بێ. با بڕۆین بزانین چی ترە بینین چینە شار و ناوچەکان بۆ نمونە جگەرە کێشان مەمنوعە بە هەموو شێوازێک ئەبێ هەزاریان بدەی هەزاریانەکە خۆم تا ئێستا یەکلای نەبوو تۆ لەگەڵ پاریان بەس تەقریبەن وابزانم 50 ڕەمێندی ئەکا شتێکی وا بە پارەی چینی یعنی وابزانم 10,000 دڵنیانیم لەو ڕەقەمە لەبەرەوە دوایی با نەبێ بە ماڵ بەسەرمەوە یعنی گەراجەکانیشیان ببینن چەند پاک و خاوێن و چەند جوانە ئەمە شوێنی ئاوەڕۆیە پێما بێت ئەوەنە پاک و خاوێنە سەیرکە جگەرە پێشی لەمانە هەر هەمووی 1000 پێناڵتیە بێ پارە بدەین. کۆڵانەکانی هەمووی ئاوا جوان و تایبەت چەند پاک و خاوێنە ئەی تۆمە کۆڵانێکی یاساییە وە کۆڵانێکی یاسایە و پاک خاوێنە یاسایەکی زۆر سیر لێرە ئێمە بە موبایلمان بەدەستەوەی ئاوا ڕووین عادەتەن ئالوودە بووین بەس لێرەڵێ چی بەکارهێنانی مۆبایل کاتێک بە ڕێگاوی مەمنوعە قەدەغێ ئەو موبایلە لا دەبرێت ترا بەم شێوازە بێتۆ ڕێزی چواردەوەرت بگری و خۆت بە خەڵکانە کێشی. لێرە بەم شێوازە بۆ نمونە جگەرە کێشان لە شوێنی گشتیا مەمنوعە بە هەموو شێوازێک شوێنی تایبەتیانەیە بۆ نمونە ئەم دیوارەیان دروست کردووە بە تەختە ئاوا ئەتوانی لەوێ جگەرە بکێشی بەڵام لەم دی و ئەگەر جگەرە بکێشی سزای لەسەرت سەیرکی یعنی لەو دی و ئاساییە سمۆکینێرەیە بەڵام لێرە 1000 نزیکی 6 دۆلارێک وەکو غەرامە بێ بدەیت لەبەرەوە زۆر پاک و خاوێنە یعنی سەیری و عەرزەی چەند پاکە. ئیترەمە جادە و ڕێگەوبانەکانی تۆکیۆیە و نووسینەکانیان زۆر جوانە یعنی ڕێگەڵی لە یعنی یاری پلەیەکی جاکشان ڕێک هەمان شتە زۆر جوانە یعنی زۆر ئەو کەسانەی کە دێنە تۆکیۆ بۆ نمونە کاتێک تۆ مێترۆ بەکارێنی وەرە لێرە بە من ئەمەت پێ بڵێم تۆ ئەتوانی تەواوی مێترۆی ڕۆژەکە
يعني سەبۆی و میترۆ بەکاربهێنی بەبێ لاینەکان باشە بۆی کە شتەکەت لێ تێک نەچێ بە 900 یەن چیەکەی بۆ نمونەمە 1000 یەنە ئێمە لێرەمە 1000 یەنمان پێیە بەم شێوازە ئەمە 1000 یەن چیمان هەیە با بکەینە ئینگلیش بەڵام ئاگادار بەبێ ئەم ئەیتیەمەکان تایبەت بێ بە تۆکیۆ مترۆ تیکت چونکە ئەیتیەمی زۆری لێ یان جیازی زۆری لێ مەشینی زۆر لێ پرچێز تیکتمانەیە وەرەگەڵ یا ڤالیو تیکتمانێ ئێمە ڤالیو تیکتەکەین 24 ئاوەرسمانەیە لەگەڵ کۆمن وان دەی ئێمە ئەماکەین ئەمە تەنها مترۆیە ئاگادار بە نەڵی ئەمە هەرزانترە بامە بکڕم ئەمە هەم مترۆیە هەم تۆی سەبوویە لەبەرەوە دوو لاینەکانی زیاترە گەر ببینی ئەمەیانەکەین و چیەکەین دۆ پرچێسەکەین تیکت و لێرە ئێمە 1000 یانەکە کەنە ناو مەشینەکەەوە بەم شێوازە پارەکە کەینە ئێرە چاوەڕەکەین 100 یەنمانەداتەوە بەوی 100 یەنەکەی دایە پێ من ئەمە تیکتەکە ئەتوانی بۆ یەک ڕۆژی کامل ئێمە لێرە بۆ یەک ڕۆژی کامل بۆ 24 ساعت لەسەر یەک یعنی ئەتوانی حەزەکەی یعنی حەزەکەی 100 جار ئەمە بەکاربێنە هیچ کێشە نییە حەزەکەی 100 جار میترۆکە بەکاربێنە یاخود هیچ بەکاریشی نێنی تۆ لێرە و پارێدا و بە 900 یەن 900 یەنەکە نزیکی تقریبا 10,000 8,000 بۆ 10,000 تۆ توانی تەواوی میترۆی شارەکە بۆ ماوەی 24 ساعت بەکاربێنی ئەمڕۆ هاتینە هۆتێلێکی تر ئیتر بۆ ئەوەی کە لێرە بمێنینەوە نزیکی خواردنە حەڵاڵەکانی ئەم ناوەیە نزیکی شوێنە گشتیەکان و شوێنە قەرەباڵەکانە بەڵام هۆتێلەکە یعنی ئەوەی باشە زۆر لە ناو قەرەباڵیە نیە و ژاوەژاوی لەسەر نییە و ینی زۆربەی زۆری شوێنە گەشتیارەکانی لەوە نزیکە و هاتوین لێرە لەم هۆتێلە ئەمێنینەوە ڕێتینێکی باشی هەیە 4 لە 5 هەیە لە ئەکسپێدیایە ئیتر ئەم برادری لێ بە من هەر وشەی ئاریگاتۆ زانم ئیتر هەر ئەڵەم کاکی ئاریگاتۆ ژوورێکی پاک و تایبەتمان بۆ بگرە و ژوورێکی باشمان بەرێ والحاصل زۆر بەڕێزن یعنی و بەس یەک عادەتی ناخۆشیان هەیە بۆن منە چێکینیان چێکاوتیان زۆر زووە بۆن منە 8 بۆ 10 بەیانی ئەو چێکاوتیانە شتێکی تر بۆن منە چێکینیان لە ساعت 3 دەست پێکات ئەمەتە چێکاوتیان تا ساعت 10 یعنی ساعت 2 بێت چێکاوتکەی و چێکینیان لە ساعت 3ەیە ئەوەیان زۆر ناخۆشە ئیتر بەگشتی یعنی تا ئێستا خراپ نییە بەڵام بۆن منە من بەراوردی وڵاتی چین وڵاتی یابان بکەم میلەتی ئەمان زۆر یعنی بەڕێزن بەڵام بۆ نمونە چینیەکان زۆر گوێ بوو هینە نادەن یعنی تۆزێ ژاوە شتانیان هەیە هەرچەنە بێڕێزی ناکەن قەت ڕەگەزپەرستیان نییە بەڵام لە ڕووی سەقافەت و تا ڕادەیەکی زۆر ئەمان بەرزترن بەس یەک کێشە هەیە بۆ نمونە چینیەکان هەوڵ ئەدەن خۆیان فێری ئینگلیزی بکەن بەڵام ئەمان کە وڵاتێکی کراوەشن هێشتا کێشەی زمانی ئینگلیزیان هەیە یعنی زۆر سەیرە یعنی نزیکی 60-70 ساڵە وڵاتە کراوەتەوە بەڕووی جیهان و ئەوانەیە و پێشتری شەروە بووە وەکو چین داخراو نەبووە بەڵام چین تقریبا 20 ساڵێکە کراوەتەوە خەڵکێکی زۆری ئێستا وردە خۆی فێری زمانی ئینگلیزیەکە بەڵام ئەمان نازان بۆچی ئاوایە و خەڵکێکی زۆرینەی زۆری خەڵکەکەی کە ئەمە تۆکیۆ یعنی سەرەکیترین شاری وڵاتەکەیە ناتوانن بە ئینگلیزی قسە بکەن و ئەوانش کە قساکان زۆر باش نین لە ئینگلیزیە لەبەرەوە نازانم هۆکارەکەی چییە بەڵام بەگشتی زۆر بەڕێزن و هۆکارێکی تر یعنی شتێکی ترگە من چینم پێ باشە
ترانسپۆرتیشن بابەتی هۆکاری گواستنەوە، یعنی تۆ وڵاتی چین 34 پرۆڤینس 34 هەرێمە من تقریبا 14-15 ڕۆشتوم هەر هەمووی بەس علیپەیت پێ بە لە یەکەم ڕۆژ کە داخڵی وڵاتەکە بووی هەموو شتێک دەتوانی بدە، یعنی حەزەکەی هەر سوالکەرێک لەو سەرجادەیە بینە دەتوانی بە علیپەی پارەی بیتێ تا کڕینی شوقەیەک و کڕینی سیارەیەک هەر بە علیپەی، یعنی یەک ئەپلیکیشن هەموو شتێکت بۆکە. بەڵام لێرە وانە، لێرە تۆ بێ کارتی میترۆ جیاوازە شتی تر جیاوازە بۆ من لە ئەپڵاتوانی تۆ سویکا بەکاربێنی، بەڵام لە ئەندرویدا و کێشێت بۆ دروستە ناتوانانی شتێک بەکاربێنی. لەبەرەوە لە حاڵەتی پەیمەنت و لە بابی پەیمەنتە ڕاستی من چینم پێ باشترە، بەڵام لە هەنێشتی ترە ئەم وڵاتە باشترە. وە لێرە ئەتوانی علیپەی بەکاربێنی، بەڵام تەنها بۆ چینیەکان، لەبەرەوەی ئێمە خەڵکی بێگانین لە وڵاتی چین ناتوانین علیپەی و ویچات پێی بەکاربێنین. هەموو شێوازی پەیمەنتەکان ناتوانی بەکاری بێنی. تر نازانم مەشکلێ بۆ نمونە بۆ هاوڵاتێکی ئەوروپیە و مشکلانە نەبێت لەبەرەوەی حساب بانکیەکانیان زۆر کێشێنە، بەڵام ئێمە لەبەرەوەی کە لە عێراقەژین کێشە حساب بانکیمان بەردەوام هەیە. ئەمە جادەکانی تۆکیۆیە، باوەڕ کە زۆر پاک خاوێنە، یعنی زۆر پاکن. جا بۆ نمونە سێریکەم نیشانەشتی زۆری لێ، بۆ نمونە لێرە سەگ نابێت میز و پیسایی بکە بە هیچ شێوازێک نابێت، تەنانەتەوە ئاژەڵەکانیش بە کۆڵانەکانێتی. ئەمە بۆ سنگافورە ڕۆشتوم، ئەوێش تقریبان هەروەکو ئاوایە، بەڵام بۆ منە یابان وڵاتێکی گەورەترە ببینە، یعنی چەند پاک و خاوێنە، هەموو کوچە و کۆڵانەکانیان ئاوا پاک و خاوێنە. ئەنی سێری ئەو ژینگە چۆن گرنگی بە ژینگە ئەدەن گەراجەکانیان ئەم شێوازە. ئەوەی ئەیبینی هەمووی ئاوا پاک و خاوێن، جادە و ڕێگەوانێکی زۆر تایبەت. بەس لێرە کێشەی بۆشایی هەیە، یعنی ببینە گەراجەکانیان هەڕێک لە ژێر خانۆکەیە، لەبەرەوەی کێشەی زەویان هەیە زۆر قەرەباڵغا، گەراجەکانیان ئاوایە. یعنی یەک شتم زۆر پێسەیرە لێرە بۆ نمونە کە ئیژەکرێ هیچ دەنگ نایە، یعنی زۆر کپە، سێری چەند پاک خاوێنەوە. ئەرزەمە شوێنی بە حساب شوێنێکی پیشەسازیە، یعنی نازانم دەنگ بەرزکەمەوە پێم عیبەیە، لەبەرەوەی هەمووی بێدەنگە، میلەتێکی زۆر بێدەنگن، یعنی هیچ ژاوەژاوی تیان نییە، هات و هاوار و قاو و قیژ و ئەو شتانە. ئیتر خەڵکەکەشی لەبەرەوەی زەویەکەی تەختە زۆربەی پاسکیل بەکارێنێ، ئاو بەم شێوازە بەم سەرتا ئەو سەر هێڵەکان زۆر گرنگی پێدرێ، زۆر پاک خاوێنە، یعنی چواردەوری مەنهۆڵە. ئەمە کوچە کۆڵانەکانی تۆکیۆیە، زۆر گرنگی بە سەوزایە گوڵ و گوڵزارە دەن سەرەڕای ئەوەی کە بۆشیان زۆر کەم، یعنی سێ گەراجکە لێرە سیارە لەسەر سیارە، سیارە لەسەر سیارەیە، پاسکیل هەر هەمووی بەکاری هێنێ. ئاوە بۆ نمونە لەم سەر بۆ سەر پاسکیلە وە گەراجەکانیان سێ چەند پاک خاوێنە شێواز. ئەمە جادەیەکی گشتێ بۆ نمونە سێری چەند بە جوانی گرنگی بە هێڵەکانە دەن، هێڵەکانی پەڕینەوە، یعنی بۆ یاخی کاڵ نەبووتەوە سەوزایی، یعنی ئەو هەموو نەخش و نیگارە. ئاوا ئەڕۆین پاسکیل زۆر بەکارێنن بەم شێوازە. ئەمە گەراجەکانیانە بۆ نمونە سێری BM و مارسیدز و مینی کوپەر. ئاوایە زۆر پاک و خاوێن، و خەڵکێکی زۆری بیانیش دێ بۆ ئێرە. ئەمە پێم وایە بێ شوێنی خواردنی ماسیە، جاوی خۆشە لێرە بۆ نمونە یەک شت لێرە بەراورد بە چین تۆ پێویستت بە VPN نیە، توانێت گوگڵ سێڤیس ومانە هەر هەمووی بەکار بهێنی. هێڵەکان ئیتر بۆ نمونە زۆر ڕێز لە قانون ئەگرن، یعنی تۆ کە هاتی فێرە بێت تۆ جوابی. ئەوە تەکسەکانیان ئەوەی کە ئەیبینی ئەو ڕەنگە ڕەشە
ئیتر ئێمەش ئاوا ڕۆین بۆ ڕێستۆرانتە حەڵاڵە بۆی کەنانێک بخۆین و چین شوێنەکان ببینین کۆڵانەکانیان یعنی ببینن ئەوە بۆشی بینی بیناکانە بەس دیزایانی خانووەکان زۆر جوانە ینی دیزایانی بینا و باڵەخانەکانیان زۆر جوانە زۆربەی جیاوازە لە یەکیش یعنی ببینە ئاوە ینی پاک و خاوێنە زۆر بەجددی نازانم چ بڵێم لەسەر پاک و خاوێنەکەی دۆڵانەکانی هەر هەمووی پاک و خاوێن ئەمە دوکانێکی غەسالەیە چەند پاک و خاوێنە هێماوشت زۆر بەدیەکرێ بەڵام ئینگلیزی زۆر بە کەمی ئەبیندە ئەم شێوازێ ئەمە شوێنێکی چینیە و ئەوەی لەوێ ئەیبینی ئەوە تۆکیۆ تاوەرە زۆر بەناوبانگە لە وڵاتی یابانە تۆکیۆ تاوەر بۆ نمونە هەر لە ناو کیبۆردی مۆبایلەکەت ئەگەر بنووسی تۆکیۆ یەکسەرەوە تاوەڕا هێنێ ئەمە چوارڕیانەکانی ئەنە بەس چوارڕیانێکیان هەیە زۆر بەناوبانگە جەبزانی ئەمڕۆ بەیان بەیانی بێ بە تەمای بچین بۆ ئەوێ کۆمەڵە پلانمان داناوە بۆ تەقریبان 5 ڕۆژێکمانەوە لێرە بەس ژیانکردن لێرە ڕاستی ئاسان نییە گرانە بەراورد بە وڵاتی چین بەراورد بە وڵاتی خۆمان لەبەرەوە بینی بیناکانیان هیچی حەوشەی نییە شت گرانە بەڵام کۆمەڵە شتێ توانی بەکاری بێنی بۆ نمونە وەکو تریپ.com توانی سفادەی باشی لێ بکەی ئەو کەسانی کە ئەپڵ بەکارێنن ئەتوانن سوی کاکات بەکار بێنن لەناو ئەپڵ واڵێت تا زیاد یەکەیت و تۆ لە ڕێگەی ئەو پارادەی بەڵام بۆ ئەو کەسانی کە ئەندرۆیدیان پێ ئەتوان گوگل واڵێت بەکار بێنن بەس کێشەکەوەیە ئەو کارتانەی وڵاتی ئەمە قبوڵ ناکە من کی کارتم تاقی کردەوە کێشەی تیابوو قبوڵی ناکرد نازانم کارتەکانی تر بەڵام بۆ کەسانی کە خەڵکی یعنی بانکی دەرەوەی وڵاتیان هەیە ئەکرێ بۆوان کێشەی نەبێ گوگل واڵێت ئیتر بەڵام بۆ منەتوانی بۆ میترۆ کارتی میترۆ بەکاربێنی کارتی 24 ساعتی میترۆ یاخود 2 ڕۆژی یاخود 3 ڕۆژی کە تۆ هەرچەند لاینەکان بەکاربێنی یەک جار بێ 10 جار بێ هەمان پارێ ئەمەش لاولاو زۆر گرنگی بە سەوزایی ئەدەن ئیتر بەڵام هەر کاتێک هاتی بۆ ئێرە هۆتێل چێکینت بیر نەچی یعنی پلانی گەشتەکەت بە تەواتی دانێ لەبەرەوەی شوێنێکی گەشتیاری ئەم شوێنە بەر جاری وایە کە ڕووی سۆڵداوت بوو یەکسەر یعنی هیچ هۆتێلێک نەماوە با تووشی کێشە نەبی و لەگەڵ شتا چیتر واش تەسەوڕ مەکەم یان ئینگلیزی بزانن ئینگلیزیەکە ئەخوا بەڵام ئەوان ترانسلیشن بەکارێنن ئیتر لەبەرەوە ئەوەی خۆشە بۆ منە گوگڵ ماپ لێرە ئیشەکە کۆمەڵە شتی تر بەراورد بەچین لێرە ئیشەکە تەنامە کێشەم لەگەڵ سیستەمی پەیمەنتەکە هەیە لەبەرەوەی خۆم ئەندرۆید بەکارێنم ئەو ئێستا هاتوونەتە ئێرە پێم وابێ ئێرە چایناتاونە یان خوا نازانم جاپانیستاونە چییە بەس ئەوەی کە هاتوین بۆ منە ئەمە ڕێستۆرانتێکی حەڵاڵە باشە وەرە تریپئەدڤایزەرە یەکەمی وەرگرتووە و لێرەش ڕێتینی زۆر باشی هەیە لە گوگڵا 4.8 هەیە و یعنی خواردنەکانیان زۆر دەرەجەیەکە حەڵاڵیشە و دەرەجەیەکیشە با ڕۆین ناوە بزانین خواردنیان چۆنە هەرچەنە ئیتر خواردنی خێرا و بێرگەرە ئەمە نییە تشریف بێ با بڕۆین ناوە چۆن و چۆن نییە We can see inside also. و ئێستا لێرە لە ڕێگەی ئەپلیکیشنی دیامپینگەوە ئەم ئەپلیکیشنە چینیە سەیرەکەی بزانین چۆنە با بڕۆینە ژوورەوە ئاوایە خۆمانی پیاکەین بۆنی خۆشە بێرگەرەکەی ئاوایە سەیری بزانین چۆن سووریەکاتەوە بێرگەرەکەی ئاوا سوورەکاتەوە هەلۆ ئاریگاتۆ بەس وەڵا دامەوە کردی بە قیمە شفتە بوو کردی بە قیمە ئەوزان زۆر خیبرەی نوتیە بەس گۆشتەکەی لە هینە چ یانی دەفرێشە چێ
Can you open? Can you open? أما شهادة وشتيانة بون منك حلالة بمشي وازا. كره زمان يا زوج خوش. Can you speak in Japanese a little? Japanese? Yes, Yeah. you say welcome something like that. Yeah, okay. これですね。ご来店ありがとうございます。So, our restaurant is a Wagyu specialty shop run by fifth generation Nabu Wagyu Bacho family. Yeah, and so we truly care about Wagyu. And our owner travels all around Japan and selects each car himself from trusted farmers. Yeah, so we use very rare Wagyu. It makes up only about 5% of our Wagyu market in Japan. Yeah, so we want to feel our guests. This is true Wagyu beef, and this is true Japanese food. Yeah, so we serve our Wagyu as steak and burgers. Yeah, so yeah, so pet. Okay. Arigato, arigato, arigato. I just know arigato, arigato. كرش. شوازي قصك منيها زور خوشة وارك زور تايبتن. يعني زور بريزن دورو. arigato, arigato. ありがとうございます。 زور تايبتن. جاب أخبارنا قلب جريم زين بتشوازيك. نمش ياباني كي أصلي. يتروى برجر كمان حاضر بو تريبل برجر. بس زور جرانة يعني. وزاري يعني سنة كأما تقريبا 50,000 كوتو أعم لفية. باش أنا 50,000 كوتو. يتر الحاصل أويا تيكوتنا كتشي يعني قراين زور بي زوري شو أنا كان همان شدبو. لبروبا خماني بيادين باري نيو برخة. جاء مليرة زاني قول مان براوة وتي تشنشتكان بهدية أدمي وكو صاموني زيادة آيس كريمي زيادة يعني وكو أويا كم جارك هاتوين بو إيرا وأمان نو فرعيان هي إنستغرام كان تقريبا يعنزا كي فولورسي هي ومنيش فولوم كردنوتن بار تشجيع يعني كم بوي كقولي خلقي زيادة ببرن هرمنا بمبتنها وأمش ستوري دست بيكردني أنا كاتشون ليرة دستي عم بيكردوه لصالي 1962 يكم فرعيان كردوتوا و خواردنا كان يعني ما موتشي تايبت بخوي أنا آيس كريم موتشي ما كلتوريك يابانية خواردنك يابانية وليرة بون منا كدس يام بيكردوه إيشا كان بحساب كواليتي بو ولبرويك خواردنيان حلالة لبرول يعني لا تشال قولة شوني تايبته ويهنا أو أنا بقولي لا أريجاتو غوزايماس أو شيف فيربو ممرو يتر لبروي خواردنيان حلال لبرو بلا شوني تايبت سر بدريو حتما ليرو دورة لبرو كل فكان يعني جرانتر سعري عم برسره أوكي أريجاتو غوزايماس يتر أما بون من شوني رستوران و شوني شيرينية يعني ببيني ديزاين زور جوانا و بردوام پاک خوانی بیل همون شونه که بیل لولات یابان اما أنا شونی وینا گرتنی جوانا يعني گرتو بیاتوانی لیره جلی خود بگوریو لیره رجلو برجو کلتوری یابانی و وینا بگری اما أنا كلیره هی بینی اما أنا هموی تاون دروس کراون هر یک کلم تاونانا چون چاینا تاون هی بون من یابانی لیره امانی هی ایتر بام شوازه آروی تو وینای خود اگری باید گاریو دیمنه کی زور جوانی هی یعنی رنگ کانی آن زور و جوانی تنسیق کرد ولا قلیکا با شکل دیمنه کان تام بوب گوازمو اما اگری بینی ما لوحی دکانه کانو نی آوا ونمنام دکانه لصالی زار نصوح ثاوبین جوهیم تر اما چیه فروشه؟ پانکیک پیام به پیام به پانکیک فروشه برام شوازه پرسیه کن تر اما برام شوازه اروین أنا أريغاتو غوزايماس. يترمى دوسي وشيء فيربم إشي خويا كا.
لە چینیش بۆن منە سەرەتا کۆمەڵێک فێر بووبووم بۆ داشکان و بۆ شتانە یارمەتی ئەدەم یعنی بۆ قسەکردن لەگەڵ خەڵکە بۆ ڕێز پیشاندانی ڕێز بۆی کە خۆت نیشانی ئەوە بدەیت کە حەزت بە کللتوریانە حەزت بە دابوونەریتی ئەو شوێنەیە بەس بەجددی دیمەنی زۆر جوانە ینی چەند پاک و خاوێنە بەرگەڵیشە باڵەخانەکان هەمووی بەشکڵ و دیزایانی زۆر جوان ڕۆژمەش جلوبەرگی کللتوری یابانیە فرۆشە ئیتر ئەمە ناوچە تایبەتەکانی تۆکیۆیە ئۆ ئەمە شمشێر دوکانی شمشێری سامۆڕای ئەمە دار و زنجیر جۆرەکانی دار و زنجیر ئەمەی جەماعەتی نینجایە نینجا ستاری ئێڵ لەتر ئۆپنیان مەیدین جاپان ئەمانە هەمووی بەشێکە لە کللتوری یابان و مێژووی یابان ینی ئەم جۆرانە یابانی پاراستووە هەمووی شمشێر و کەرەستەی نینجایە زۆر جوانە بەجددی ینی سیرکە ئاوە دەزمە ئێستامە پلاستیکە ئەوە نەبێ بڵێ ئاسن بێ و دەست ببڕێ هەر پلاستیکە دروست کراوە ئەمەیان ئاسنە شقیان زۆر جوانە و دوای ئەو نانە بۆ نمونە دوای ئەو بەرگەرە هاتوین قاوەیەک بخۆینەوە ئیتر شوێنەکە بەم شێوازەیە دیزاین و شکڵەکەی ڕەنگی قاوەیان بەکارێناوە گەر ببینن یعنی ڕاگرەکەش هێنات تەختێ لێرە بەم شێوازە خەڵکێکی زۆر هاتووە جەندەما تر بەم شێوازە گەر ببینی ئەمە قاوەکانیانە و لێرە ئامادەیەکەن لێرە ئاوا لەبەر چاوی خۆتە ئامادەیەکەن قاوەکەیانە ئیثیۆپیا لە ئەسیوبیەوە هێناویانە بۆ قاوە قاوەی ئەسیوبی ئەفریقی ئیتر دەرەجەیەکە دیارە کرۆسانت و پانکەیکیشیانێ ئەمە ڤیوی قاوەخانەکەیەوە لێرە ئەم بەشەی هەیە تایبەتە بە شەربەت و دروستنی هەرێشتی تایبەت لێمە ئاڤۆکادۆ و پورتەقاڵ و لیمۆیان داناوە و لێرە گیراوی تایبەت بە خۆیان هەیە و دروستیەکەن بەم شێوازە ئەوە شەو لە تۆکیۆین خۆمان کرد بەم شوێنەیە ئەمە پێوترێ ئەم منتقەیە ئاساکوسای پێ ئەوترێ و ئوینۆ ستەیشنی پێوترێ ئوینۆیە شتێکی وایە جا لەگەڵ ما بن بڕۆین بزانین چۆنە ئەوەی کە من سێرچم کرد یعنی ئەم منتیقەیە یەکێکە لەو شوێنانەی کە گەشتیار زۆر ڕووی تێەکە و بۆ ناسراوە کە وەختی خۆی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەم ناوچەیە بازارێکی ڕەش بووە بلاک مارکێتێک بووە لە تۆکیۆیە لە وڵاتی یابانە کە زۆر کاری نایاسایی تێکراوە الحاصل ئێسایەکێکە لە شوێنە مێژوویەکانی شوێنە گەشتیارەکانی شاری تۆکیۆ و خەڵکێکی زۆر سەردانی ئەەکە ناوچەیەکی یعنی جیاوازە لە ناو تۆکیۆیە ئیتر با بڕۆین بزانین بە شێوازەکە و چ شتێکی جیاوازی تایە کۆمەڵی بازاڕی تایە کۆمەڵێ شۆپین مۆڵی تایە خواردنی ستریت فودی زۆری تایە و بەم شێوازە ئاین ستریت فود بەمانای ئەوەی کە بۆ نمونە ڕێستۆرانتە دوکانە هەیەە لێرە خواردنی یابانی خواردنی ئاسیایی و ئیتر خواردنی وڵاتانی تریشە فرۆشن ئیتر بەم شێوازەیە جادەیەکی خۆش دیارە ئێرە شەر پاک خاوێنە یعنی بە حساب یەکێکە لە شوێنە بۆ منە شوێنانی کە گەشتیار زۆر ڕووتیەکە بەردەوام قەرەباڵغە بەڵامی تر ئاوا وەگەی بینم یعنی کۆڵانەکانی هێشتا کللتوری وڵاتەکەی پاراستو و دیمەنی جوانی بە شارەکە بەخشیوە ئیترە بینن خەڵک لەوێ دانیشێ بۆ نمونە دیمەنی زۆر جوانی تایە بۆ منێرە ئەمە دوکانی سوشیە سوشی نییە بەس بابەتی شریم و سیفودە ینی ببینن سەیریکەن
ئەمە لێرە بابەتی سیفودی زیاتر هەیە سیفود و برنج ئێرە شەر بابەتی سیفودی تێ ئیتر دیمەنێکی زۆر جوانی هەیە ناوچەکە ببینن خۆتان سەیری ئەو هەموو ڕەنگە و ڕەنگە جوانەکەن یعنی ئەمەش بە هەمان شێواز ئاوایە زیاتر بابەتی گۆشت و ستەیک و سیفودیان هەیە هەمووی لێرە بۆ نمونە کەسێکیان لە دەرەوە وەکو بازاڕی دەبۆکەی لای خۆمانە ئاڵێ وەرە ناوە دیتر ئەمەش سەنتەری ئەنێمیە کەسانە هیوایەتیان ئەنێمیە توان سەیری ئێرە بابەتی تێگەن سلام علیکم ئەمە عەرەبە بە سینی بە یابانی قسەیە کرد ئیتر شەقامێکی زۆر دوور و درێژە جا ئەوانەی کە من سێرچیشم بۆ کرد ئەم ناوە شۆپین مۆڵی تیاکە بۆ نمونە بابەتی جلوبەرگی دیسکاونت ئەوەی کە داشکانی هەبێ و خەڵک بیکڕێ لەم ناوە دەزەکەوێ و دیمەنەکانی تر خۆتان سەیریکەن بزانن بە شێوازێکە و دیزاینی باڵەخانەکانیان چەند جوانە ئەنی ببینە ئاریگاتۆ ئەوە یەکسەر وەکو وشەیەکی سەحری وایە کاڵی ئاریگاتۆ یەکسەر خۆی ئەیگرێ لەو لاوە ڕستەیە گەڵێ گەشتیارێکی زۆر دێ بۆ ئێرە دوکانی سەعاتە لێرە و چیترمان هەیە با بزانین و لێرە بۆمە شت فڕێدان مەمنوعە تفکردن مەمنوعە ئیتر چیترمان هەیە جاوەی خۆشیانی لەم سەر بۆ سەر چوارڕیانە یانی لەر لایەکەوتۆ بڕۆی هەر بازاڕم و لێرە ئەمە بۆ نمونە وەکو لانجۆ لامیان وایە ڕامینە چی پێڵن بە ئینگلیزی بەس بە این لامیانی پێڵن بە چینی ئیتر ئەوە خواردنی حەڵاڵ السلام عليكم. What do you have? What do you have? We already ate. Ramen. Yeah. So it's only noodles you have, right? Yeah, wagyu ramen and chicken ramen. So you are from Bangladesh? From Bangladesh? I see. You are ninja? Ninja. I see. Halal ninja fruit, non ninja fruit. كواتما زياتر بابتي نودل وشعريان هي وحلال اوكي ثانك يو سو ماتش برادر بس كره ليرش يعني خلق الصيني زور لي يعني اما اوي كزمانك ازانين يعني شتاقي لي ازانين با زور خواندر نخين لقال چینیەکانی شاخساکەین لێرە یعنی زۆر دڵیان بۆ خۆشە لەبەرەوەی چین لێرەوە نزیکە تقریبا 3 ساعت لە تۆکیۆ دوورە 3 بۆ 4 ساعت بە تیارە زیاتر بابەتی سیفود و خواردنی دەریاییان هەیە مناوە و هەر بازاڕیشیان هەیە یعنی هەر بازاڕی سیفودیان هەیە لێرە و ئەتوانی بیکڕی تورکیش ڕێستۆران I don't like جاپڕە لە خواردنی تورکی زانازانم ئەمانە یعنی لێرەوە من هیچ حەزم لێیان نییە هیچ زەڵم بۆیان ناڕوە بەس جاری واشە ئەمە بە حساب بۆ نمونە تورکیە و ئیتر یەک ڕیز مەشروباتی ڕیز کردووە ئیتر پیا ڕوو بکاتە کوێ باش ئیتر بۆ نمونە ئەمانە بە دینیش بە حساب خۆیان لێمە بە دینتر ئەزانن کەچی ئاواش لەم وڵاتانە یعنی بەم شێوازە لە جاری وایە لە چینی لە یابانەکان خراپترن بۆ بابەتی مەشروب هەمووشیان نابێت لە هەموو شوێنێک باش و خراپ هەیە ئیتر بەڵام من بەگشتی حەزم پێیان نییە بۆ نمونە تایەتی مارکێتی 24 ساعتی تایە تاکس فری تایە ئەمانی کە بینی تاکس فریە جاپان تاکس فری شۆپ
جا ئەمە لێرە بۆیەوە نووسینە گرنگە یعنی چونکە زۆرێک لە مارکێت و بازار و یعنی مەطعمەکان توان بڵم 180 سەیانەوەتی کە ئەڕۆیتە ناوە تاکسیان زۆر لەسرە 110 تاکسی لەسرە لەبەرەوە ئەو نرخەی کە ئەنووسرێ بۆ نمونە گریمان $10 نووسرێ $20 نووسرێ سادەیە چێتە سەر بێ بە $11 ئەوێ $22 ئیتر بەو شێوازە ئەم بۆ نمونە ئێمە لێرە خواردنی ترە سەرێ بۆ گیرەوە حتممە بێ ماڵەتان ئەمە ماڵەتانە هەڵۆ ئەمە ماڵاتانەوەیە تۆ خواردنەکان خۆت تێکەڵ یەکەی و ئەوان گیراوەکت بۆ دروستەکەن چۆنە یعنی تۆ لێ بۆ شێوازە ینی سەوزۆمی و گۆشت و شتەکە هەڵەبژێری ئەی کێشی بەپێی ئەوە سوپێکت بۆ دروست دەکەن و خۆت هەمووی تێکەڵەکەی بەسەریەکە و پارەی ئەوە ئەدەی کە هەڵت بژاردو واتە مینوەیەکی دیاریکراو نییە بۆ تۆ سەوزە خۆروی تەنها سەوزە هەڵەبژێری گۆشت خۆروی گۆشت هەڵەبژێری یعنی بە پێ و شتێک هەڵەبژێری پارەی ئەوە ئەدەی وەکو ئابێتی بۆ سەوزە فرۆشێک چۆن سەوزە هەڵەگری و پارەی ئەو سەوزەیادەی لەمەش هەروایە و لەبەرەوە خەڵکێکی زۆر سەرەیان بۆ گرتووە ئیتر یعنی مسلمانی ژەتوانێت بچێت لەبەرەوەی تۆ بەدەست خۆتە گۆشت هەڵەبژێری یان سەوزە هەڵەبژێری بەڵام ئەو سوپەی کە دروستیەکەن جاری وا بێ ئاگاداربی لە وڵاتی چین من جارێکیان تێکەوتن یعنی بە سوپی بەراز بوو بەس جاری دواتر ڕۆشتمەوە یعنی داواشم کرد کە لێم پرسی زانیم ئەوەیە دام بە تەلەبەیەکی تری چینی میانماری ئیتر لەبەرەوە بێ ئاگاداربی لەو حاڵەتانە بۆ کەسانی کە گرنگی بە بابەتی حەڵاڵ و حرامەدەن ئەمە بابەتێکی شخصی و یعنی تایبەت بە خۆتن بەڵامی تر من وەک خودی خۆمە ئەو شتانە ڕوونەکەمەوە بۆی ئەو کەسانی کە پابندن ئاگادار بن و میلەتی یابانی یەکێکن لەو میلەتانی کە یعنی میلەتێکی پیرن لەبەرەوە لەم ساڵانەی کۆتاییە چەندین جار خۆپشاندانیان کردووە لەبەرەوە ئەو کەسانی کە زەواجە ناکەن مناڵیان نابێ و ئەگەر سیرکەی لە گوگڵا بگەڕی یعنی دانیشتوانی یابان ڕێژەی دانیشتوانیان بەرەو خوارە ڕوان نمووی سالبی هەیە لەبەرەوەی ڕێژەی مردنی زیاترە لە ڕێژەی لەدایک بوون کەمە خەتەرێکی گەورەیە بۆ داهاتوی وڵاتەکە و چینی شارادێک لە ئێستا وای لێ هاتووە ئیتر ئەمە بەم شێوازە توانی بۆ منە گەربی لە یابانی شت بکڕی لەم ناوای شتی هەرزانە دەستەکەوێ حتمما کوالیتی یابانیش کوالیتی چاکترە ئیتر ئاوای بینەمانامووی براندەکانن بە دیسکاونت ینی بەم شێوازە لە ناو دوکانەکانە سیستەمی علیپێ و ویچات هەیە بەڵام یونیۆن پێی هەیە بەڵام لەبەرەوەی ئێمە خەڵکی دەرەوەی لە چین خەڵکی بێگانین بۆیە ئەو سیستەمە بۆ ئێمە نیە تەنها بۆ چینیەکانە ئەمەش دیارە خواردنگەیەکی تایبەتە نودڵی مراوی نودڵ بە گۆشتی مراوی و یەک شت لێرە قسەی لەسەرکەین لەبەرەوەی تۆکیۆ شارێکی قەرەباڵغا سیارەکانیان زۆر بچووکە یعنی سەیری حەجمی سیارەکانیان چەند بچووکە بۆی کە جێ نەگرن شوێنی گەراجیان نییە شوێنی ڕاگرتنیان نییە بەسەر جادە و ڕێگەوبانیان زۆر پاکخاوێنە یعنی سەیری ئەم ڕێکیە چەند ڕێکن ئەمە لێرە دوکانێکی سەوز و میوەیە لە یابان با سەرکەم بزانین شتەکانیان چۆنە بزانین ئایا ژیان لە یابان هەرزانیان گرانە طبعاً ئەمە منطقەی ئاساکوسایە لە ئوینۆ ستیشن کە ئەمە بازارێکە شتەکانی زۆر هەرزانە بەحساب لە یابانە یعنی بەحساب ئەمە یەکێکە لە هەرزانترین شوێنەکانی تۆکیۆ بە سەرکەم بزانین چی هەیە ئەمە لێرە لە چیوە هەمانەمە کەرەوزمان هەیە تقریباً بە نزیکی $3.5 ینی ئەمە کاڵێ بژێری $3.5 باشە و بیبەری لێیە بیبەر بە $3.5 بیبەر $3.5 یا ئایسی چیترمان هەیە بۆ نمونە قارچک ئەمە چیە مەکەوەریان چییە ئەم جۆرە گژوجیایە ئەمەش تقریباً $2.5 باشە ئیتر شتەکانیان بەگشتی هەرزان نییە بەس زۆریش قەرەباڵغا یعنی بەحسا ئەمە شوێنێکی زۆر هەرزانە پیاز بابزانین ئەم پیازەی کە لێرە ئەیبینی
بچنه پیاز به 700 یعنی تقریبا 4 دلار و نیو ام توزه پیازه باشه ام توزه پیازه به 4 دلار و نیو ام توزه پیازه به 4 دلار و نیو یعنی لای خۆمان پلاستیکێک قڕیبۆنە شەبەکەیە ئیتر چیترمان هەیە با بڕۆین ناوە سیر 7 ساڵەش نییە ئەمەش کیلۆی بە تقریبا بە 4 دلار و نیو 5 دلارە باشە هەرزانە لە چاوانەی ترە ئیتر چیتری لێیە بەهارات بۆ نمونە تۆزە بیبەرە بە تقریبا دۆلاری نوی 2 دلارە بەزەمە نازەمە بە 100 غرامەمە بە نیو کیلۆیە بە چییە پیاوانەکەی نازان بزەبت والحاصل شت لێرە هەرزان نییە ینی ئەمە سعری وڵاتی یابانە ئیتر بۆ نمونە ئەمە جگەرە جگەر و شت پێم وابێ لێرە هەرزانە باڵ با چینە سەر باڵە خۆشەکە ئەمە بە تقریبا 6 دلارە 5 دلار نیو کیلۆ بە 5 دلار یعنی نیو کیلۆ باڵ بە 5 دلار والحاصل کیلۆی بەقەدەر کیلۆی گۆشتی سوور لێرە گرانە یعنی نزیکی 15,000 کیلۆی ئەمە بۆ باڵە خۆشەکە بەگشتی سعری شتەکان ئەمە لە شوێنێکی زۆر هەرزانی تۆکیۆیە لە بازارێکی زۆر هەرزانی تۆکیۆیە کە مەنتقەی ئاساکوسایە بەڵامی ترە بێ لە شوێنەکانی تر چۆن بێت ژیانی یابان شت هەرزان نییە گرانە نو ئەلکۆهۆل نو ئەپۆرک ئەمە لێرە بە حساب خواردنی حەڵاڵە گۆشتی بەراز و گۆشتی هین نییە خواردنی کەحوڵ نییە ئەم شتانە لێرە هەیە ئەمانە هەمووی خواردنی حەڵاڵ السلام علیکم وعلیکم السلام ئیتر ئەمانەیە order باش دوکانی میوە و سەوزەیە لەگەڵم حاجەیە ئاریگاتۆ Arigato! Thank you! حاجەیە کوڕە جەویان زۆر خۆشە یعنی زۆر کراون لەو ڕۆ کە قسەیان لەگەڵاکەی یەکسەر یعنی دێن قسە لەگەڵاکەم جەویان خۆشە تر ئەم منتقە وڵای شتی زۆر ئەرزانە یعنی هەر کەسە کاتە یابان ئەتوانێت بۆ نمونە لێرە شت بکڕێت هەر لێرەش بمێنێتەوە ئەگەر لێرە بمێنیتەوە یعنی زۆربەی ناوچە گەشتیارەکان لێرەیە فێنش اوكي Hi, we'll see you. 1000 اوكي اوكي 1600. Okay. 600 حزم لو ستايليان يعني علي شلاحي نانوان علي شلاحي نانوان يعني اما ستايليان زور جوانا good يتر امنا لم سرتا اوسر بابتي ستريت فود وبابتي خواردن وبابتي سوزو ميوه Cash only. Cash only. okay now I give you cash how much 1600. زور خوش الله 1600 Take this one or not? bring it just take a look if it's nice Yeah, it's nice. okay This is okay? is how much For 600. 600 Okay. so total how much 2,200. 2,200. 2000 okay Okay. 2,200. 2000 okay 2,000 no. Okay, yes. 2,000 no. 2,200. زور خوش الله 100 Yeah, we need. 2200 Give him. We have? yes what wait 2200 Yes, 2,200. Hey, You teach him wrong. Now he 2,200. yes. So, okay. wait Okay. What is the this is 100 200. no
This is 2,230. Oh, okay, just so. Okay. Okay. Hi. Thank you. Oh, boss. Arigato. Handsome, handsome. Thank you. Thank you. やったね。 Arigato gozaimasu. はい、どういたしまして、ニャンニャンワンワン。 نانی واوا کور زۆر خۆشە جەویان ئیتر ئاوە بۆ شێوازە شتیان لێکڕین و بە دوو قسەی خۆش جەوی خۆشمان بەڕێکەین و قسە لەگەڵمان شاکەین جا چوویتە وڵاتێکەوە سێ چوار وشەیان فێر بە یعنی ڕاوا داخراومە بە لەگەڵ خەڵکەکە چونکە خەڵکەکە خۆی بێزارە تۆژەوە بە دەموچاوێکی مۆنەوە بەرەو ڕوویان بڕۆی یعنی بۆی نابێت ئیتر ئاوایە بەس میلەتی یابانی یعنی ئەوەی کە من بینیم خۆیان زۆر هیلاکەن یعنی جاری وایە ئەیان بینی یەک دوو ڕۆژە من تێبینیەوەم کردووە خەڵکەکە خۆی بێزارە هیلاکە بێتاقەتە بەس کە تۆ ئەبینێ یعنی ڕووی خۆی خۆشەکە بۆی کە بەرامبەر تۆ یعنی ڕوویەکی پۆزتیڤی خۆی بەسمایاڵێکەوە بە خەندێکەوە تۆ ببینن ئەوەی هەیە یەکسەر جەوی خۆیە گۆڕێ بۆ تۆ ئاوە مەش دادە و ڕێگەوبانەکانی ئەو هەموو گەشتیاری تێ چەند پاک خاوێنە لا فيليبين. جا ئەمە لێرە لە تۆکیۆیە یعنی ئەم خواردنم دۆزی و ئاراس دبي. ئاراس ئەمە وتم بەخوا دیارە کووردە وتم دیارە کووردە السلام عليكم برو. عەلەیکم ئەسسەلام كمال باشي. چۆنی باشی حواڵت تۆ خەڵکی کرمانجی شارێک قديش رازي باشم والله. چ شارێک شارك شار شار روحا سلێمانی مسلمان. سلێمانی سليماني. سلێمانیە ريلي؟ سلێمانی ما شاء الله. چەندێک سلام علیکم. وعلیکم السلام چەندێکە لە یابانی تۆ 15 سال برم 15. 15 سال. 10 و 5. 10 و 5. 15. 2005 کوردی 10 و 5. 10 و 5. 15. 15 ساڵ 15. ئەزانم تێگەشتم لە 2010 لێرە 2010 2010 2002. 2010 2010. بەس کرمانجەکەی من باش نییە بورە 2010. اوكي. عفو. اوكي. ئەجامە هاتم لێرە سلێمانیە. سەر چاوە. ڕێز و سڵاومان بۆ ڕوحا هەیە سلام عليكم. ثانك يو. السلام سلام عليكم. بۆ ڕوحا جامانە کرمانجن خەڵکی باکووری کوردستانن تر هەر لێرە هاتم یعنی دەموچاوی ئەو پیاوان بینی وتم بەخوامە دیارە کووردە ئیتر هاتم لێرە یعنی سڵاو شتێکمان کرد و ئەوانە و تقریبا ئەمانە دەمێکە لە یابانە ژین یعنی زۆر کۆمەڵێ بۆن منە کورد لە ساڵی نەوەتەکانەوە هاتوون بۆ یابان تا ئێستا یەک خێزان لە ناو کوردانە 2022 پێم وابێ یعنی شتی بۆ کراوە بابەتی پێم وابێ پاسپۆرتە بۆی کراوە تا ئێستا لەو 2000 خێزانە کەستر بۆی نەکراوە ئێترۆ حاصل کۆمەڵە کوردی زۆری لێ ئەژی و ئەمەش یەکێکە لەو خواردنانەی کە لە ناوچەی ئامیۆکۆیە شتێکی وایە ناوەکەی ئامیۆکۆ لە ئوینۆ ستەیشن لە ئاساکوسای تۆکیۆ هەر کوردەکات بۆ ئێراتوانێ بێر لەمە تاقیکاتەوە شاوەڕم و خواردنی خۆشی هەیە ئیتر لێرە من ئەوانم داوا کردووە من میتبۆڵ ساندویچم داوا کردووە ئەو جۆرە ئیتر فەلافل و کورە شاوەڕمە و زۆر شتیانەی وەکو سلێمانی و مەنتقی خۆمان وایە خواردنەکانیان لە خۆشە چێ نازانم تاقیم نەکردوێتەوە بەس سەر بەگشتی کۆمەڵێ سڵاو و چاکی چۆنی ئەوانەمان کردو بەم شێوازە ئیتر ئەمەش کورد لە یابان ئەمە بازارێکی ترە هەر لە تۆکیۆ لە ئاساکوسا بەس ئەم ناوە یعنی زۆر ستریت فودی زۆرە خواردنی زۆرە لەبەرەوە یعنی سەیرکە ئەمە بۆ نموناڵی سەر و پێ وەک سەر و پێ وایە خواردنیان زۆرە لێرە و زۆربەی زۆری خواردنەکانیش خواردنی سەر شەقامە یعنی خەڵکێکی بێگانەی زۆر خەڵکی بیانی زۆر لێرە دانیشن و شەوان بەردەوام کراوەیە ئەمەش دیزاینی باڵەخانەکانیانە و زۆر کراوە ئەڵێ بازاری دەبۆگەی لای خۆمانارەڵێ ئۆکەی ئاوە بم شێوازە دیزاینی بیناکانیان یعنی هەر هەمووی قابلی ڕەسمگرتنە ماڵی ڕەسمگرتنە تر خەڵکێکی زۆر لێرە کۆ بێتەوە شەوان دێتە ئێرە و بەشێکی زۆری ئەو کەسانەش کە لە وڵاتەیە وەکو پەنابەر ئەمێننەوە یاخود ئیشەکەن لێرە لەم ناوچەیە ئیشەکەن لەبەرەوەی ناوچێکی زۆر قەرەباڵغا گەشتیاریە و بەردەوام یعنی گەشتیار لێرە ڕووەکاتە ئێرە و ئاوادانی شەوان تا درەنگ لێرە جەوی خۆیان وەرەگرن
وأما السيارة جوري أمبولانس بون من الحالات اللي ناكا وبم شوازة عوادرتشيو يعني أجر جاد أجر كسي بيا برابي أرمتي بدم يعني ترافيقي سوروسوز ناخوار وكولاتاني تربلان نازم ليرة زور خاوة ساقكي داما وخو كابرا روحي درتش تاقا أمش سياري جوري كراونا أما كراونا نازم مالكي بيالن شاهيني بيالن موديلي برزي هيك يعني بينالن ويصير نمو سنة براوية أو موديلي زور جوانو تايبتها شي بيالن نازم تنها كراونا كابين بس شكلي وكو مرسيدس يعني مرسيدس You see the mask?